كردنەوە یان نەتەوەنیە ئەو دراسە تازانەی کە زانستیانەی کە کراون لەبارەی ئەوە کە کردنەوە یان نەتەوەیە هیچ نەتیجەی کەوتۆیان نەداوا بەدەستەوە زۆر بەیان ینی لە نەتیجە نادەن بەدەستەوە ڕائوەستن بەرامبەر ئەم کێشە و ئەم کێشەیەکی گەورەیە ئایا کردنەوە یان نەتەوەنیە و بەڕاستی کە زانیم کێشەکە بەو گەورەیەیە من تۆزە ینی هێن بووم وەکو بڵێ ناچار بووم ڕێگایان گرمە بەر کە بتوانم ساغی کەمەوە ئایا کردنەوە یان نەتەوەنی طبعا بەپێی تیۆرە مۆدێرنەکان کردنەوە نیە ئەو تیۆرە تازانەی کە ئێستا هەیە و بڵێن دەسەڵاتی سیاسی شەرعیەت لەو تیۆرانە وەرەگرێ کردنەوە نیە چونکە ئەو تیۆرە هەر لە سەرەتاوە هەڵەیە بێت دەوڵەت دەبێژانەوەی من ناچار بووم گەڕامەوە بۆ کۆمەڵە تیۆری کۆن تاوەکوەوە ساکەمەوە تیۆرێک داڕێژم ینی لەو بیر و بۆچوونە فەلسەفیانی کە هەیە پێشتر تیۆرێک هەموار بکەم بۆ ئەوەی ساقی کەمەوە کورد نەتەوەیە منە وایە ساقی کەمەوە کورد نەتەوەیە چونکە ساق نەکردایەتەوە کورد نەتەوەیە نەمەدوای باسی شناسی نەتەوەی بکەم شناسی نەتەوەیە و ئەم کێشەیەش بە لێکۆڵەرانی خۆمان هەر ئەڵێن کورد نەتەوەیە بەڵام هیچ بە شکڵێکی زانستی ناوت بێت کورد نەتەوەیە ئەوەی کە ئیشان لەسەر کردووە زیاتر ئەسوسۆزە لە ئەساسی ئێمە خۆمان بە کورد دەزانین کەواتە کورد نەتەوەیە بەس ئەمە بەڕاستی پێویستی بە لێکۆڵنەوەیەکی زانستیە و پێویستی بە تیۆر هەبوو پێویستی بە کۆمەڵە چەم هەبوو تۆ حاڵەتی کل لێک بێتەوە لە دنیا حاڵەتی کل حاڵەتێکی ناوازە و شازە لە دنیا لەبەرەوە پێویستی بە تیۆرێکی تایبەت بکەم دوو سیستەمی جیاواز هەیە چ لە بوارە جیاجیەکانە نەتەوەکانی گرنە بەر سیستەمێکیان لەسەر ئەساسی هێزیشەکە و سیستەمێکی دەسەڵاتخوازە سیستەمێکی چەقگیرە بڕوای بە چەقگیری هەیە فەرەزە لە ناو نەتەوەیەکە پێی وایە بێ ئەتنیکێک سەیتەرە بکا بڵێن ئەتنیکێک سەیتەرە بکا بەسەر ئەتنیکەکانی ترا وەزێک سەیتەرە بکا بەسەر وەزەکانی ترا اینجا نەتەوە دروستە بێت زمانێک سەیتەرە بکا بەسەر زمانەکانی ترا جا زمانی نەتەوەی دروستە بێت ئەمە تەسەورێکە کە پشت بە هێزە بەسێت و پشت بە چەقگیرکردنی یەکێک لە پێکهاتەکان بە سەیتەرەکردنی بەسەر ئەوانیدا یعنی لێرە ئەو سیستەمەی کە ئیشەکە سیستەمی دەسەڵاتی هێزە کێ بەهێز بوو ئەوە ئەبێتە چەقی مۆزوعەکەوانی تر لە دەوریان بەراوێزن و ئەم چەقە سەیتەرەیان بەسەرەکە و یا فرمان و چۆنایەتیەکانی زمانەکەی خۆی یا کولتورەکەی خۆی بەسەرەوە ئاسەپێنێ و ئەو ئەبێ بەپێی ئەو فرمان و چۆنایەتیانە ڕفکەوت بکە جا ئەتوانێت سەربەر بەس من لێرە هەوڵمدا بگەڕێمەوە بۆ بەڕاستی بیرکردنەوەیەکی کۆن و گەڕامەوە بۆ یۆنانی کۆن و گەڕامەوە بۆ فەلسەفەی یۆنانی دواتر فەلسەفەی ئەوروپی تاوەکو هەوڵ بدەمە و سیستەمەی کە فعلاً واقعاً تەحەکوم بە عەقڵی کوردەکە پێی پێبەرم و لە ڕێگەی ئەو سیستەمەوە بێم ئەو حاڵەتانە لێ بدەمەوە چ مەسەلەی نەتەوە چارەسەر بکەم چ مەسەلەی شوناس چ مەسەلەی کێشەی زمان و وزارەکان من لێرە هەوڵمداوە بەنابەر مەبەرەوە سیستەمەی کە هەر لە فەیلسوفانی پێش سوکراتەوە ئیش لەسەر کراوە کە جملەیەکی زۆر ئەساسیەیە کە فەیلسوفانی پێش سوکرات گرنگی پێدەنەوەیشەوەیە یەک هەمووە یانی ئەوەی کۆمەڵە پێکهاتەی جیاواز هەیە بەبێ ئەوەی ئەم پێکهاتانە جیاوازەکانی خۆیان لەدەست دەن و نەفی بوونی خۆیان بکەن ئەشتە ناو پێکهاتەیەکەوە و یەک پێکهاتە دروست و من کە سێری حاڵەتەکانی سێری مێژووی کوردم کرد سێری لەجە کوردیەکانم کرد و مامەڵەیەم لاجانە لەگەڵ یەکا سێرەکەم ئەم سیستەمە ئەمانە پێڕەوەی ئەم سیستەمانە یعنی کۆمەڵێ جزئی شتی جیاوازت هەیە کۆمەڵە عنسوری جیاوازت هەیە ئەم عنسورە جیاوازانە داوای ئەوە ئەکەن کە بچنە ناو پێکهاتەیەکەوە بەبێ و جیاوازیەکانی خۆیان لەدەستدەن بەبێەوەی هیچیان سەیتەرە بەسەر هیچ شتێکیان نەبن دامی دەرەوەسەکەم ئیشێکم کردووە بە دژی ئاراستەیە و ئیشێکی سەباوە کە ئێمەمانەوێت زمانێک یەکێک لە لەهجەکان سەیتەرە بکا بەسەر لەهجەکانی ترا لە ڕێگەی ئەمەوە زمانی ستاندارد دروستکردن لە ڕاستیە زمانی کوردی و تەبیعەتی کوردەمە هەڵناگرێت زمانی کوردی و تەبیعەتی کوردەوە هەڵناگرێت تەنانەت هێزێک لە هێزەکان سەیتەرە بەسەر هێزێکی تریان نەبکە لەبەرەوە ئەوەی کە قبوڵ ئەکا تەبیعەتی کورد قبوڵیەکە حاکم بێ لە ڕاستیە شتێکی عەقڵی و زمانێکی عەقڵی حاکمە بەسەر لەهجەکانی زمانی کوردیە لێرەوە من هاتووم ئەم سیستەمە تیۆرزەی ئەو سیستەمەم کردووە و پەنام بردووەتە بەر فکری فەیلسوفەکان و زیاتر ئیشەکەی من ئیشێکی ئەنتۆلۆژیە لە سەرەتای بەحسەکە ئاماژەم پێ کردووە یعنی منهەجی ئیشەکەم فینۆمینۆلۆژیایە لە ڕێگەی فینۆمینۆلۆژیاوە هاتوومەوە تەسەورە پێشینانێک کە لەسەر کورد هەیە وسمونەتە دەرەوەی بازنەکە و هەڵم واسیون تاوەکو ئەوانەیان دروستن لە ڕێگەی بەڵگەکاریەوە بە بیرکردنەوەیەکی ئەنتۆلۆژی ساژیان کەمەوە جارێکی تریان هێنمەوە ناو لێکۆڵ کۆمەڵە بەڵگەکاری و سەرماندن کەم بۆەوەی کە کورد نەتەوەیە دوایەوە کۆمەڵە بەڵگەکاری و سەرماندن کەم بۆەوەی کە کورد شناسێکی نەتەوەیی هەیە بۆ شناسەکەی
ماهیەتی شناسەکەی ئەمەیە و مۆرکی شناسەکەی ئەمەیە لە دوجارە من هاتمە سەرەوە مەسەلەی کێشەی زمان و دیالێکتە کوردیەکان کە لە ڕێگەی شناسەوە یعنی ڕەبتی ئەم کێشەیە بە شناسەوە چییە هاتم لە ڕێگەی مەسەلەی شناسەوەی کە لە شناس ڕوونم کردبوویەوە و کێشەیەم چارەسەر کردووە بەپی هەرەمانە و جۆرە عەقڵیەکە هەیە